ئێستا ڕاستەکە یاسا هەیە بۆ ژینگە پارێزی، بەڵام جێبەجێکردنی ئەم یاسانە یاخود پایبەندبوون بەم یاسانە بە دوواداچوون بۆ ئەمانە زۆر گرنگترە کە بتوانین بە ئامانجەکەمان بگەین. تەندروستیەکی باش واتە تەندروستی دەرونی باشمانش بۆ تێتە ئاراوە بۆ ئەوەی لەناو ئەم ژینگەیە تواناکانمان بەرجەستە بکەین. ئەگینا هۆشیاریکی گشتگیر بڵاو بۆتەوانێ لەناو خەڵکە بە تایبەتی لە ناوان ئەمەوە تازەیە کە زۆر ئاشنایە بە کللتوری وڵاتانی دەرەوە. پێشەوەی کە بڕێن ناوەڕۆکی بەرنامەکەەوە ببورن زۆر بە کورتی سەبارەت بە کەلتور قسێکەکەین کە بزانین ئەسەن کەلتور بە چی وترێ اونجا مەبەست لە کەلتوری ژینگە پارێزی چی ئەتوانێ ببێت. کەلتور مەجموعەیەکە لە بەهاو نەریتەکان کە وەکو ناسنامەی هەر نەتەوەیەک بەکارێت. ناسنامەیەکە کە شمولی هوەرەکە، شمولی زمانەکە، هەڵس و کەوت، پەروەردە، کۆمەڵایەتی بوون، جلوبەرگ و زۆربەی شتەکانێکی هەر نەتەوەیەک لە ڕێگای ئەوە خۆی بە هەموو دنیا ئەناسێنێت. و ئێمە وەکو نەتەوەی کوردکە کۆنترین نەتەوەین لەسەر ئەم ئەرزە کەلتوری تایبەت بە خۆمان هەیە. لە مێژووەوە هێناومانە هەتاکو و ئێرە، بەڵام هەندێک گۆڕانکاری بەسەری هاتووە ئەویش لە ڕێگای پێشکەوتنی ئامێر ئەلکترۆنیکیەکانەوە یاخود تێکنۆلۆژیاوە نەک تەنها بڵێن بۆ نەتەوەی خۆمان. زۆربەی کەلتورەکانیش ئەم گۆڕانکاریان بەسەر هاتووە وای کردووە کە دنیا وەکو گوندێکی زۆر بچووکی لێ هاتووە و لە ماڵەکی خۆت زۆر بە ئاسانی لە ڕێگای مۆبایلێکەوە ئەتوانی کە بزانی لە هەر گۆشەیەک لە دنیا کە بە میلیاردها یا بە خودت بڵێن ببورن هزاران کیلومتر لە تۆ دوورە زۆر بە ئاسانی ئەتوانی بزانی کە ئەو نەتەوەیە بە چه شێوەیەک هەڵس و کەوتەکە لە بواری سیاسی، لە بواری ئابووری، لە بواری پەروەردە، جلوبەرگیان، زمانیان و ئەم زانیاریانە هەمووی تەئسیری هەیە لەسەر کەلتوری خۆمان. ئەمە شتێک وەکو ناسێنی کەلتور. دیارە باسکردن لەسەر کللتوری ژینگە پارێزی یەکێکە لە بابەتە هەرە گرنگەکان کە پەیوەستە بە ژیانی کۆمەڵایەتی خەڵکەوە واتە دەواازەیەکە لە خێزانەوە دەست پێ ئەکات وەکو هەموو دابوونەریتەکانی دیکە وەکو هەموو بەهای کۆمەڵایەتی نۆرمی کۆمەڵایەتی و هەموو ئەو دابوونەریتانی کەوا هەیە لە ناو خێزانە کە مناڵەکانمان یان تاکەکانی ئەندامانی خێزان فێر ئەبن بێگومان ئەمە ئەچێتە چوارچێوەی کولتوری ژینگەیی کۆمەڵایەتیەوە. کەلتوری ژینگە پارێزی لە هەر نەتەوەیەک لە هەر کەلتورێک یعنی ئەوەی کە ئێوە ئاستی هوشیاری ئەو نەتەوەیە بە حەدێ بگێنن کە ئەو خەڵکانی کە لەو وڵاتە ئەژین ئەهمیەت بن یا بۆیان گرنگ بێ کە پاک و خاوێنی ژینگە ڕابگرن. کەلتوری ژینگە پارێزی یعنی هۆشیاریەکی گشتی لە ناو هەر نەتەوەیەک کە ڕوونی بکەیتەوە و وەکو ئەرکێک وەکو وەزیفەیەک لە سەرشانی خەڵکەکە و داینی کە بتوانێت پاک و خاوێنی ژینگەکە بپارێزێ. ئەمەش لە چه ڕێگایەکەوە ڕوئەیە هەر کاتێک من لەوە تێگەشتم کە من بەشێکم لە سروشت بەشێکم لە ژینگە نەک ساحب و سەروەری ژینگە کە بە مەیلی خۆم لەبەر هەندێک هەڵسوکەوتی ئابووری لەبەر تیجارەت یا هەر شتێکی تر بمەوێت تەعامل کەم لەگەڵ ژینگەیە وەکەوەی کە ئێستا ئەیبینی زۆربەی سۆزاییەکانی شاری ئێمە ڕۆژ بە ڕۆژ خەریکە کەمتر و کەمترە بێتەوە بۆ ئەوەی کە بیناکانمان بەرز بێتەوە.
دیارە هەر کە باس لە ژینگەی کۆمەڵایەتی ئەەکەین بێگومان لەو ژینگە کۆمەڵایەتیە ئێمە کولتورەکە فێرەبین ئەو کولتورە چێت تایە پەیوەستە بێگومان خێزانە لەناو خێزانە باوکو دایکە و مناڵەکانە ئێمە لێرەدا ژینگەی سروشتیمان هەیە کە ئەوەی جنابتان تیشک ئەخەنە سەری کە ئاوە هەوایە پاکیە خاوێنیە هەموو ئەم شتانە لەناو ژینگەی سروشتیە خۆی ئەگرێتەوە دیارە ئێمە لە چوارچێوەی ئەمە بەڕاستی پاراستنی ژینگەی کۆمەڵایەتی و ژینگەی سروشتیەکە بێگومان کاریگەری ئەبێت لەسەر ژینگەی تەندروستیمان چۆن بە تەندروستیکی باشەوە ئێمە لەناو ئەم ژینگەیە خۆمان بدۆزینەوە و بتوانین پیادەی هەموو ئەرکەکانی خۆمان بکەین لە ناو خێزان و لە دەرەوەی خێزان دیارە ئەو ژینگەی کۆمەڵایەتی کەوا پەیوەستە بە خێزانەوە ئەمە گرنگە ئێمە چۆن بتوانین مناڵەکانمان پەروەردە بکەین لەسەر پارێزگاری لە ژینگە خۆشەویستیمان بۆ ژینگە چونکە ئێمە بە سروشت واین ئەگەر ژینگەیەکی باش و گونجاو و پاک و خاوێن و پێرفێکتمان هەبێ ئێمە لەوێەوە ئەتوانین تواناکانی خۆمان بخەینە گڕ تواناکانی خۆمان بەرجەستە بکەین لەو بوارێکەوە ئێمە تێیدا ئیش ئەەکەین لە بواری ئیشکردنمانە لە ناو خێزان و لە دەرەوەی خێزان و ئەچێتە چوارچێوەی شوێنی کارمانەوە ئەچێتە چوارچێوەی شوێنی بوارە ئابوووریەکەمانەوە ئەمە و کۆمەڵێ فاکتەری دیکە لە ناو ژینگەی کۆمەڵایەتیە کە بە کولتورێکی جوان بە نەریتێکی جوان ئێمە مامەڵەی لەگەڵا بکەین ئەو کولتورەی ئێمە چۆن لە ڕوانگەی بەهای کۆمەڵایەتیەوە چۆن تێڕوانینێکی جوان و باشمان هەیە بۆ ئاین بۆ ژیان بێگومان ئەبێ تێڕوانینێکی جوانترمان هەبێت بۆ ئەم ژینگەیە چونکە ژینگە بەڕاستی ئەبێ بێتە نەریتێک ئەبێ بێتێ دابێک لە ناو خودی خۆمانە هزرمانە عقڵمانە بتوانین لە ناو ئەم ژینگەیەوە ئەو توانەیەکەوە هەمانە لە ناو مێشکە بۆ جەستە هەردووکی پەیوەستە بەیەکەوە لێرەدا چی دێتە ئاراوە بێگومان تەندروستیەکی باش واتە تەندروستی دەرونی باشمانش بۆ تێتە ئاراوە بۆ ئەوەی لەناو ئەم ژینگەیە تواناکانمان بەرجەستە بکەین و ببینە فاکتەرێکی پۆزیتیڤی چاک بۆ پاراستنی ژینگە و بۆ پەرەپێدانی هەموو ئەو توانانێکەوە لەناو ئێمەیە بەدی ئەکرێ بۆ سەرجەم بوارەکان و ئەچێتە ناو جومگەی سیستمە کۆمەڵایەتەکانەوە واتە لە ناو سیستمە کۆمەڵایەتەکانەوە ئەم ژینگەیە ئەوەی جەنابتان تیشک ئەخەنە سەری وەکو کولتورێک مامەڵەی لەگەڵا بکەین ببێتە نەریدێک دابێک عورفێک عادەتێک کە ئێمە ئەمە بەرجەستە بکەین لەسەر جەم بنیادی کۆمەڵایەتیدا. لە ڕاستیا من پێم وایە هێشتا ژینگە پارێزی لە کوردستانە نەبوو بە کللتور و دەستی پێکردووە بەڵام هێشتا وەکو کللتور نەخێر ئەگینا هۆشیارێکی گشتگیر بڵاو بۆتەوانێ لە ناو خەڵکە بە تایبەتی لە ناوان نەوە تازەیە کە زۆر ئاشنایە بە کللتوری وڵاتانی دەرەوە زۆر بەوریایە لە بەرامبەر بە پرسە ژینگەیەکان و بەرامبەر بە و کارە ساتانەی کە خەریکە ڕوبەڕووی زەویە بێتەوانێ بەڵام وەکوی کە ببێتە کولتور نەخێر هێشتا نەبێتە کولتور. لەسەرەوەی کە ئایا ژینگە پارێزی کراوە بە کەلتوریانان ڕاستێکی وەکو خۆی نەمانتوانی بە بیکەن ئێستا هەند کەسانێکی بەڕێزکە لەم بوارەوە هەموو هۆڵی خۆیانیان کە بتوانن ڕۆڵێکی زۆر گرنگیان هەبێ لە ژینگە پارێزی یاخود هەنگاوهایەکی زۆر باشداانن بەڵام وەکو ژینگە پارێزی نەمانتوانی بە بیکەین بە یاسا لەبەر چەند هۆکارێک یەک نەبوونی زانیاری گشتی لە ناو کۆمەڵگەکەمان یاخود نەدانی ئەو گرنگیە بەم بابەتە نەبوونی یاسایەک لە ناو حکوومەتی ئێمە لە ناو کۆمەڵگەی ئێمە بۆ کەسانێک کە دژ بە ژینگە پارێزی خەریکن هەڵسوکەوتەکەن یاسایەک کە بە دوواداچوونیان بۆ بکات کە هەنگاوێکی غەڵەت دائنن.
بەڕاستی چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ژینگە پلان و بەرنامە و ئەتەکێتی خۆی ئەوێ ئەوەی کەوا پێشونانی ئێمە ئەو باو باپیرانی ئێمە کولتورە کۆنەکانی ئێمە تۆ بگرە ژینگەی لادەیەکیان دیەک زۆر جیاوازترە لە ژینگەی شار واتە لە شارەکانە بێگومان پیشەسازی و سەرمایەداری و پێشکەوتن هاتۆتە ئاراوە من پێم وایە لە دەستدانی کۆمەڵێ دابوونەریتی خۆمان لە ناو کۆمەلگای پیشەسازی ئەمە وای کردووە ئێمە وەک پێویست مامەڵە لەگەڵ ژینگە تەندروستەکەیان نەکەین ئەوەی کەوا هەبووە پێشتر مامەڵەیان لەگەڵا کردووە بە پێی تواناکانی خۆیان خەڵکی بەتوانە و خەڵکی تەندروست باش هەبووە بەڵام ئێمە ئێستا لەم سەردەما لە سەردەمی گیانگیری و لە سەردەمی کەونیە و بە هۆکارەکانی هەموو تەکنەلۆژیەوە تۆ ئەبینی لە چوارچێوەی خێزانە ئەو مناڵ و ئەو خێزانە ئەوەنە پەیوەستن بە ژوورەکەی خۆی بەناو ماڵی خۆی کە دەرنەچێتە دەرەوە پەیوەست نییە بەوەیکەوە دەرچێتە دەرەوە لە چوارچێوەیەکی ماڵەکەی خۆی بچێتە دەرەوە جەوێک بگۆڕێ بچێتە دەرەوە ژینگەیەکی تەندروست هەر لە هەواکە هەر لە شوێنەکە هەر هەم بۆ بینینی چاو هەم بۆ تەندروست بێگومان ئەمە ئاراستەیە کە ئەبێ ئەوە بزانین ئێمە وەک پێویست مامەلە لەگەڵ ژینگەی کۆمەڵایەتی ژینگەی تەندروستی ژینگەی سروشتی ژینگەی ئابووری ژینگەی سیاسی ژینگەی پەروەردەی ژینگەی دەرونی واتە هەموو ئەم ژینگانە کۆبکەنەوە لە چوارچێوەی مرۆڤێکا تۆ بەدی ئەەکەی ئێمە وەکو پێویست لە ناو شارەکانە مامەڵەی باشمان لەگەڵ ژینگەیە نەکردووە وەکو کولتورێک. هۆکارەکان زۆرن پێش هەموو شتێک هۆشیاری ژینگەیی لە ناو تاکی کووردا هەتاوە ئێستا بەربڵاو نییە ئەوەی کە هەشە هەوڵی تاکە یاخود گروپی کەمکەمەکە ئەو هۆشیاریە بڵاوەکەمەوانێت لە کاتێکە ئەمە پێویستەکات بە شێوەیەکی ڕێکخراو و حکوومەت و دام و دەستگا پەیوەندیدارەکان ڕۆڵی گرنگیان هەبێت لە بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەییە. بەڵێ ناوەندەکانی خوێندن و پەروەردە بە شێوەیەکی گشتی ڕۆڵێکی سستی هەیە لە هۆشیاری ژینگەییە ئەگەرچی لە پرۆگرامەکانی خوێندنە لە بابەتەکانی ناو پرۆگرامەکانی خوێندنە بەشێکی زۆر لەم بابەتە تاوتوێ کراوە بەڵام بەو پێی کە مامۆستایانی ئێمە تا ڕادەیەکی کەم ئاشنای هۆشیاری ژینگەین و بە بابەتی لاوەکیەوە سەرقاڵ کراون لەبەرەوە ناتوانانی ڕۆڵی گرنگ بگێڕن و بەهۆی ئەمەشەوە وەزارەت کەمتەر خەمە لەو ڕۆوە کە چاودێریکی وردی ئەو بابەتانە ناکە لە ناوەندەکانی خوێندنە. بێگومان ئەمە هەمومان لی بەرپرسین ئێمە هەر لە تاک و خێزان و دام و دەستگا و حکوومەت و هەموو شوێنەکان بەپی چۆنەڵی بەرپرسیارەتەکەی خۆمان ئێمە لەوە بەرپرسین کە نەمانتوانیوە وەک پێویست پارێزگاری لە ژینگەی سروشتی و ژینگەی کۆمەڵایەتی و ژینگەی دەرونی و ژینگەی پەروەردەیی خۆمان بکەین لە چوارچێوەی کۆمەلگادا. بەڕای من ڕۆڵی تاک هەر لە هەمان مناڵیەوە دەست پێکە وەکو ئەوەی کە پێشتر ئاماژەم پێەیە لە پەروەردەی تاکەوە دەست پێەکە تاکەکان بێکەوە بن بە کۆمەڵ و دواتر کۆمەڵگە دروستە بێ خێزانەکانن کە ئەم کۆمەڵگەی ئێستایان دروست کردووە ڕۆڵی تاک کاتێ ئەتوانێت کاریگەری هەبێ کە لە بنەماوە باش هات بێتە سەرەوە کە وەکو یاسایەکی گرنگ لە هەڵست و کەوت و لە پەروەردەی ئەو مناڵە ئاماژەی پێدرابێ و جگەلەوەی کە ئێمە ڕاستە ئێستا من وەزیفەیەکم هەیە کە خۆم ئەبێ ئەنجامی بم بەڵام هەندێک هاوکاری نیازە لە دۆروبەری من هەبێت بۆ نمونە مدیا سۆشیال میدیاکان ئەبێ هەندێک ڕوونکردنەوەی زیاتر بن هەندێک یاسای زیاتر دانن بۆی کە پایبند بین پێ یاخود بەراورد بکەن کە ئەگەر پاک و خاوێنی هەبێ چەند تەئسیری هەیە لەسەر باری تەندروستی
جسمی من، باری تەندروستی دەرونی من، خواردن و خۆراک و هەموو شتەکانی دیکە. هەتا بۆ نمونە بەراوردی بکەن کە ئەگەر لە ژینگەیەکی ناپاک بژین، لە ژینگەیەکە پڕ بێ لە مەوادی پلاستیکی و ئەو شتانە بەردەوام بەکارێتەوە، چۆن ئەتوانێت چەند ساڵی تر زەرارەکەی دیسان دووکەڵەکەی بڕواتەوە چاوی ئێمە، چاوی مناڵانی ئێمە. ئەم بەراوردانە، ئەم ڕوونکردنەوەانە لە ڕێگای میدیا سوۆسیال میدیا، لە ڕێگای ناوەندی خوێندنەکانەوە، لە ڕێگای مامۆستاکانەوە، لە ڕێگای پەروەردەوە تاک فێرەکات و دوای ئەوە کە یاسایك هەبوو، پایبەندبوونێ بە یاسا هەبوو، ڕۆڵی تاک لەم بینەیە بەرجستەترە بێتەوە. ئەگەر من پایبەند بم، تاکیدم کە کەسێکی تر سێری منەکە یاخود بە ڕێزێک پایبەند دەبێت، هەوڵ ئەیات کە ئەبینین ئەڕۆنە دەرەوە لە سێران هەندێک خۆڵ و پیسی هەیە داکەوتووە بە ڕێزانێک هەن کە خۆیان خۆبەخشانە ئەم خۆڵ و پیسیانە هەمووی کۆ ئەکەنەوە. یعنی بەبینینی ئەم سەحنەیە دڵە خۆشە بێ، حەزەکەی بەشداربی لەگەڵیانە کە من لێرەوە دەستی ماندووبوونیانە گوشم بە هیوادارم نمونەیان زۆر بێت. ئێمە بەبینینی باشیەکان، بەبینینی ئەو تاکانەی کە خەریکن وەزیفەی خۆیان زۆر بە باشی ئەنجامەیەن کە ببن بە ئوستورەیەک لێرە باشتر ئەبین. گرنگی پارێزگاریکردن لە کولتوری ژینگەی بێگومان ئەمان کاتە خاوەن بیرۆکەی باش و تەندروستی باش و ئاراستەی باش پۆزیتیڤ دێتە نێو مێشکمانەوە بۆ ئایندەیەکی باشتر و جوانتر دوور لە هەموو دەرد و بەڵاکان کە تووشی تاک و خێزانە بێتەوە. ڕاستیەکەی بەراوردی ژیانی ڕابردوو لەگەڵ ژیانی ئێستادا لە بواری پەروەردە زۆر باسی لەسەر ئەکرێت. خۆی ژیانی باوباپیرانی ئێمە لە نەهایەتی سادگی زۆر چێژبەخشتر بووە. ڕاستە قورسی خۆی هەبووە، هەر لە بواری پەروەردەکە واگەر بیگرینە نەزەر، پەروەردێکە ئەو کاتە هەبووە، ئێستاش هەمویان ئێڵێن کە پڕ بووە لە ڕێز، پڕ بووە لە خۆشەویستیەکی سنووردار، پڕ بووە لە خوێندن و خوێندنەوە، پڕ بووە لە خۆشویستنی سروشت، یعنی لە باری دەرونیەوە چەند تەندروست بوون، لە باری جەستەییەوە چەند تەندروست بوون. ئێستا هەند کەسانێکە ماشەڵایان لێبێ 120 ساڵ عمرەکەن و لە لادێ ئەژین، لەنا ئەو سروشتە پاکەن، ئەو هەوا پاکە هەڵەمژێن. لەبەرچی لەبەرەوەی کە ئەوان خۆیان بە بەشێک لەو سروشتە ئەزانن. بە پێچەوانەی ئێستاوە کە ئێمە زۆر بەمان و بەتایبەت ئەو کەسانی کە لە بواری ئابووری لە ئاستێکی بەرزن و ئیشی اقتصادیەکەن خۆیان بە سەروەری ئەم سروشتە ئەزانن. زۆربەی سۆزاییەکان لا ئەبەن کە بیناکانمان بەرز بێتەوە، هەم لە باری جەستەیی کاریگەری لە سەرمان هەیە و هەم لە باری دەرونی. بەڵام ئایا ئەتوانین بگەڕینەوە؟ هەموو شتێک ممکنە، هەموو شتێک ئەکرێت، تەنها ڕێگە و یاسای تابەتی خۆی هەیە، پلانی خۆی هەیە، ماندووبوونی هەیە، بەڵام پێگەشتنی هەیە. ڕاستە ئەم سەردەمەی ئێمە سەردەمی تەکنۆلۆژیایە و بەداخەوە ئەونەی کە لایەنە خراپەکەی ئەم پێشکەوتنی تەکنۆلۆژیایی لەسەر ژیانی ئێمە زاڵ بووە، لایەنە چاکەکەی ئەوە کاردانەوەی نەبووە. بۆیە بۆ ئەوەی کە بتوانین لەسەر ئەم بابەتە، یعنی پێشکەوتنێک و ڕفاقەتێ لە ناو سروشت لە ڕێگای تەکنۆلۆژیاوە پلانێکی تایبەتی خۆی هەیە و ئەبێ بەردەوام بین لەسەری کە هەر باس هەم لە ڕێگای هەمان پەروەردەوە دەست پێکرێ هەتاکو گۆرە ساڵی. یعنی خۆمان بخوێنینەوە لەسەریا ببورن. بوون لە ناو سروشت چەند کاریگەری دەرونی هەیە لەسەر ئێمە. بۆ نمونە بڵاوبوونەوەی تەرەشحی ئەندرۆفین یەکێ لە گرنگترین هۆرمۆنەکانە کە پێویستمان پێێتی لە کاتی ئسترس و دڵەڕاوکی هەبێ لە لەشمانە بۆی تۆزێ ئاراممان کات. من ئێستا خۆم کە لەم سروشتەیەم لە حاڵی حاضر باوجودیەکە خۆرەکەی بەردەوام لەسەرما و زۆر ئەزیەتەکە، بەڵام زۆر دڵ ئارامم، یعنی لەناو ئەم سروشتەیە بە بیستنی دەنگی ئەو هەنگانەی دارەکە لە بان سەرما. هەر ئەونا باسکردن لە ئەندرۆفین کە چەند گرینگە. ئەمە لە چۆن ڕوو ئەیە کە بتوانم ئەم پەیوەندیە دروست بکەمەوە لەگەڵ سروشت و ئەو جیاوازیە زۆرەی کە ئێستا لەگەڵ ژیانی ڕابردوودا هەیە تۆزی کەمی بکەنەوە، هەر لە ڕێگەی پەروەردە لە هەمان تەمەنی مناڵیەوە. ژینگە پارێزی، ژینگە دۆستی و حتا ئاژەڵ دۆستی.
پێش هەموو شتێک بن هەموو شتێک گەڕێنەوە بۆ پەروەردە لە هەموو دنیا شاوایە ئەو گۆڕانکاریە گەورانی کە کراون سەرەتا لە ڕێگەی خوێندن و پەروەردەوە کراون هۆشیاری هەموو جۆرە هۆشیارێک پێش هەموو شتێک لە ناو ناوەندەکانی خوێندنەوە بڵاو ئەکرێتەوانێ لەبەرەوە من ئەرکە قورسەکە خەمەوە سەرشانی مامۆسایان و وەزارەتی پەروەردە کابێت ڕۆڵی گرنگیان هەبێت لە هۆشیاری پەروەردەیی بەتایبەتی لە خوێندنگاکانی بنەڕەتی و هەروەها لە باخچەی ساوایانەوە دەست پێ بکەن پاشان ئەتوانم بڵێم دەستگاکانی ڕاگەیاندن ڕۆڵێکی کەی گرنگیان هەیە خۆمان نەزانین بە تایبەتی سۆشیال میدیا کە ئێستا هەموو تاکێک بەلایانی کەمەوە ئەکاونتێک یا دوو ئەکاونتی هەیە ئەگەر ئێمە لە سۆشیال میدیا چەند پیجێک ویان چەند دەستگایەکی ڕاگەیاندن کاری جدی بکات لەسەر هۆشیاری ژینگەیی پێم وایە زۆر کاریگەر ئەبێت و زۆر ئەتوانن ڕۆڵی گرنگیان هەبێت لە هۆشیاری ژینگەی یاوە لە بڵاوکردنەوەی ئەو دەرەنجام و کارەساتانەی کە خەریکە بەسەر ژینگەی ئێمە شایەت بەدەر لەوەش حکوومەت پێویست دەکات ڕۆڵی گرنگی هەبێت لە سزا و پاداشتا لە ڕاستیە ئەوەی کە لێسا لە ئەوروپای ئەیبینین هەمووی پەیوەندی نییە بە هۆشیاری ژینگەیەوە بەشێکی پەیوەندی بەو سزا و ئەو ڕێکاریە یاساییانەوە هەیە کە تاکێکی ئەوروپی ڕوبەڕووی ئەبێتەوە ئەگەر نەحەقێک دەرحەق بە ژینگە بکات لەبەرەوە پێویست دەکات حکوومەتیش ڕۆڵی هەبێت لە دانانی یاسای سەختاوە لە یاسای توندا بەرامبەر بەوانەی کە کارێکەکەن کە دەست بە ژینگاوە لەسەر ژینگە بکەوێت و هەروەها بەدەرلەوە پێویست دەکات تاکیش هۆشیاری تاکیش ئێمە بەرز بکەینەوانێ هەم لە ڕێگەی کۆڕ و سیمیناراتەوە هەم لە ڕێگەی چاوپێکەوتنی خەڵکەوانێ هەم لە ڕێ ئەوەی کە لە ڕێی گروپ و ڕێکخراوەکان و لە ڕێگەی بە سیستەمکردنی ئەوە لە ناو تاکەکانی کۆمەلگایە چونکە هەر کاتێک تاک هۆشیار بوو بەرامبەر بە پرسە ژینگەیەکان و ئەو کارەساتەی بینی کە ئێستا لە کوردستانە بەسەر ژینگەی ئێمەیە هاتووە بێگومان هەر چۆنێکە ڕۆڵی ئەبێت لە وەستاندنی ئەو کارەساتانەیە بەرەو پێم وایە کە ئەبێت هۆشیاری تاکیش بڵاو بکرێتەوە لە ڕێگەی کۆڕ و سیمینارات و هەروەها بڵاوکردنەوەی بەیان نامە و پرۆشۆ و هەر کارێکی ترکە پێویست دەکات بکرێت. لە گرنگی پارێزگاریکردن لە کولتوری ژینگەیەوە ئەچمە سەر ئەوەی کۆمەڵێ ڕێنمایی و خاڵ هەیە کە ئێمە ئەبێ دەستنیشانی بکەین وەکو هۆشیاری تاک لە ناو خێزانە بۆ پەروەردەکردن و پێگەیاندنی مناڵەکانی لەسەر ژینگە پارێزی و گرنگی ژینگە لە ژیانی مرۆڤ و هەروەها هۆشیاری بێگومان سەرجەم دام و دەستگا حکومی فەرمی و نافەرمیەکان ئەگرێتەوە لە داینگەیەکەوە باوەڕکە ئەیگرێتەوە لە باخچەی ساوایانەوە قوتابخانەکان لە ناوەندی زانکۆ و هەموو میدیا و ڕاگەیاندنەکان ئەگرێتەوە و بگرە مامۆستایانی ئاینیش ئەگرێتەوە لە مزگەوتەکان کە ڕێکخراوەکان هەر هەموو ئەم دام و دەستگایانە بەڕاستی هەمومان لێی بەرپرسیارین و ئەبێ بچینە ژێر لێپرسراوەتی ئەوە چۆن بتوانین ئەم کولتورە کە ژینگە پارێزیە بیکەینە کولتورێک لە نێو ناخمانە و ئاراستەی بکەین بۆ ئەو شوێنە تایبەتانێکەوە ئێمە ئیشی تێدا ئەەکەین و بەرجەستەی بکەین لە هزر و عەقڵی تاکەکانی ناو کۆمەلگادا. خۆی کللتوری ژینگە پارێزی ناتوانین بڵین کە هەربوونی نییە چونکە هەن کەسانێک لەم بوارەوە بەڕاستی هەموو هۆڵێکی خۆیان ئەیەن کە بتوانن ئەم بابەتە زۆر زەق بکەنەوە لە ناو کۆمەڵگەی خۆمان بەڵام وەکو پێویست نەمانتوانیوە بیکەین بە بەشێکی گرنگ لە کللتور بە شێوەیە کە تاک بە تاکی کۆمەڵگەی ئێمە بتوانێت پایبند بێ بەم بابەتانە ئێستا ڕاستەکە یاسا هەیە بۆ ژینگە پارێزی بەڵام
جێبەجێکردنی ئەم یاسانە یاخود پایبەندبوون بەم یاسانە بە دوواداچوون بۆ ئەمانە زۆر گرنگترە کە بتوانین بە ئامانجەکەمان بگەین. سەرەڕای یاساکان ئێمە لە ڕێگای پەروەردە واتوانین ئەمە بکەین. پەروەردەش لەکوێوە دەست پێکا لە ناو خێزان. بچووکترین کۆمەڵگە کە بوونی هەیە خێزانە. هەر کاتێ دایک و باوکی ئێمە توانی کە مناڵەکان فێری بکە پاک و خاوێنی ناو ماڵەکەی ڕابگرێ پاک و خاوێنی گەڕەکەکەی ڕابگرێ بە تاکید ئەو مناڵە ئەستەم ئەبێت بەوەی کە پایبەند ئەبێت بەوەی کە ئەبێ گرنگی بە ژینگە پارێزی بدا. شتێکی زۆر جوان هەیە لە ناو فارسەکانە کە ئەڵێن شاری ئێمە خانووی ئێمەیە. هەموو کاتێ من مناڵ بووم ئەوەم بیریت کە لەسەر تیزەرێک ڕکلامێکدانرا بوو کە مناڵێک دەستی لە جامی سیارەکەی هێناوتە دەرەوە ئێبێ خۆڵەکە فڕەبات من خۆم ئەوەم کردووە کە ئەو تیزەرم بینیوە یەکسەر پەشیمان بوومەتەوە ینی بەراوردی بەوە کردووە شەرت نییە بڵێن تەنها ناو ماڵەکەی خۆم گەڕەکەکەی خۆم ماڵەکەی من بەشێکە لەم گەڕەکەکی من بەشێکە لەم شارە ئەوە نیشاندانی ئاسڕۆشنی ئێمەیە ڕۆشنبیری ئێمەیەکە پاک و خاوێنی شارەکەم کەسایەتی کوردایەتی خەریکە ئەسەلمێنێ.